بێران و عزیز و خۆشەویستی ئێمە لە هەرکوێکن بینەری پرۆگرامی باپابند بین جوانترین سڵاتان لەبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین هیوا خوازین پابندبوونتان بەردەوام بێت لە نێو ماڵەکانتانە بمێننەوە لە پێناو تەندروستی خۆتاندا. عزیزانم پرۆگرامی باپابند بین ئەم ئێوارە میوانداری دکتۆر کرمانج خەزنەداری کردووە کە ڕاوێژکاری نەشتەرگەری قورگ و گوێ و لوتە لە لامان میوانە و لە هەمان کاتیشدا مامۆستای زانکۆیە. ئێوەی ئازیز و خۆشەویستیش هەر پرسیارێکتان هەیە لەسەر نەخۆشیەکانی قورگ و گوێ و لوت دەتوانن ئاراستەی دکتۆر کرمانجی بکەن تا ئەویش بتوانن ڕاستەخۆ وەڵامی پەیوەندیەکانی ئێوە یاخود وەڵامی پرسیارەکانی ئێوە بداتەوە. ئێمە ئەمانوێت ئەم ئێوارە باز لەوە بکەین ئایا ڤایرۆسی کۆرۆنا چۆن لە ڕێگەی قورگ و لوت و چاوەوە دەگوازرێتەوە. ئێوەش دەتوانن لەگەڵمانە بن و بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە ئێمە ئامادەمان کردو لەگەڵ دکتۆر کرمانجدا گفتوگۆی لەسەر بکەین. دکتۆر کرمان زۆر بەخێر بێت. زۆر سپاسی بەڕێز دەکەم و ئێوارەی بینەرانی سەتەلایتی گەلی کوردستانیش زۆر سپاس. دکتۆر کرمانج تەندروستیتان چۆنە و لەگەڵ کۆرۆنای وەزەتان چۆنەیە؟ وەڵڵی باشین. باشن. بێگومان دکتۆر کرمانج لە نەخۆشخانەی شارە سەرۆکی بەشی قورگ و گوێ لە نەخۆشخانەی شار بەردەوام ئێوە بەرکەوتنتان هەیە لەگەڵ نەخۆشەکانە و بێگومان ئەرکتان لە ئێستادا قورسرە ئەبێ زۆر ئاگاداری تەندروستی خۆشتان بن. بەڵێ بەڕاستی شێوازی بینیری نەخۆشمان ئێستا ئێمە چۆنە بڵێن ئەو حاڵەتانی کە سەسپێک دوێ احتیمالی توژبوونیان بە کۆڕۆنا هەبێت لە بەشی دەرەوە دوو نێرسمان هەیە ئێستا نێرسی زانکۆ ئەمانە نەخۆشەکان جیاکەن و فلتەرەکرێن ئەو کەیسانە ئەگەر پێویستکە یا دکتۆری هەناوێکە یاخود دکتۆری قورگ و جۆلوتەکە ئەیبینێت و ماسک لە دەمی ئەکرێ و ئیزعافی خۆمانەی 122 ئەی با بۆ سنتەری ئەوەی سەرچنار شەهید والی. زۆر باشە فحوساتی کامیل و پێویستی لێکی بێت بێگومان لەوێ ئیتر فحسی بۆ کرێت و تاکو بزانن نیشانەکان هەیە خودنا. دکتۆر کرمانج پێم خۆشە لە سەرەتادا وەسپێکی ڤایرۆسی کۆرۆنامان بۆ بکەیت ئەم ڤایرۆسە پێکاتەکانی چین یاخودەوەی کە نیشانەکانی ئەم ڤایرۆسە چۆنن؟ بەڵێ ڕاستی ئەم ڤایرۆسی کۆرۆنا ئەمانە تەنۆرکەی زۆر بچووکن پێکاتەکەیان عادەتەن لەژێر مایکرۆسکۆبی عادیان نابێنێن لەبەرەوە پێویستەکە تۆ بە مایکرۆسکۆبی ئەلکترۆنی سەیری بکەیت بە مایکرۆسکۆبی ئەلکترۆنی ئەبینرێت و پێکاتی ئەم ڤایرۆسە پێکاتوە لە ترشە ناوچێک و لەگەڵ بۆ ماوەمادەیەکی ئاڕێنەی و بەرجێکی دەرەوەی هەیە ئەم بەرگەی دەرەوە لە پرۆتین پێکاتوە. ئێمە ڤایرۆسەکان دوو جۆرن هیانە بەرگە پرۆتینی هەیە بەرگە پرۆتینی نییە. ئەمەی ڤایرۆسی کۆڕۆنا بەرگە پرۆتینی هەیە بەرگە پرۆتینەکەش لە شێوەی تاجەکایەواتە بۆیە ناونراوە کۆڕۆنا لەبەرەوەی تاجیانی وەکو تاجی مەلەکی ینی پێکاتەکەی خۆی لە ئەسڵا ناوکەی لۆ هاتووە کەلیمێکی لاتینیە. جا بەڕاستی ئەم ڤایرۆسە دەرفەت وەرەگرێت لە چوونە ژوورەوە لەڵێن لە لوت و لەگەڵ بۆشایی قورگەوانەیە کە یەتە ژوورەوانەی ئێمە بڵێن تووشمانەکات هێرشەبا بۆ خانەکانی سیەکانمان لە خانەکانی سیەکانە هێرشەکاتە سەر نقطەیەکی زۆر حساس کە پێ و تێ ڕیسەپتەرەکان ئەنجۆتێنسین تومانەیە ڕێک وەکو حسابی کە وەکو کلیل و قفڵە چۆن کلیلەکە قفڵەکە ئاکاتەوە ینی ئەو لەو ڕیسەپتەرانەوە ئەچێتە ناو خانەکانی سیەکان و لەوە شاگەشە ئەکا و زیاکە چکە ئەم ڤایرۆسە قانونێکی هەیە خۆی بە زیندوو ئەژمار ناکرێت لەبەرەوە خۆی لە دەرەوە ناتوانێت بژی لەبەرەوە کاتێک کە ئەچێتە ناو خانەکانی بڵێن سیەکانەوە لەوێ گەشە ئەکات و ژمارەکەی زۆرە بێ و بەرەبەرە ئیتروامان لێ ئەکا بڵێن خۆی مدەی حەزانەکەی لە بینی 5 ڕۆژ 3 ڕۆژ تا 4 ڕۆژە زیاتر ئارازەکان لە دوای 5 ڕۆژەوە دەرەکەوت. زۆر باشە بەر لەوەی کە باسی نیشانەکانی بکەین یاخود دەرکەوتنەکانی باس لەوە ئەکرێت یاخود ئەوترێت کە ڤایرۆسی کۆڕۆنا لە ڕێگەی لوت و گوێ یاخود دەست لێیان بەرکەوتنێک بێت کە کاتێک دەستت یاخود هەر شتێکی دیکە هەڵگری ڤایرۆسەکە بێت بەردەست و بەردەم و لوت بکەوێت ڤایرۆسەکە یەکسەرە گوازرێتەوە. چۆن ئەم گواستنەوەی ڕوئایەت؟ بەڵێ خۆی شێوازی گواستنەوەکەی بە دوو شێوە یا شێوەی مباشیر بە کۆچین و پژمەی کەسی توش بوو ئەگەر هاتوو ئەو کەسی کەم لە نزیکی مەترێکەوە نزیکتری بێ ئەوە پێوتێ بەرکەوتنی مباشیر و ئەو تەنۆرچکە بچووکە پریشکانە بڵێن کە لە دەم و قورجی کەسی توژووە دەرەچێ مباشیرەکەوێتە سەر لوت و دەم و قورجی کەسی توژنەبووە بێتەوەی دروستبوونی حاڵەتەکە. ئەویکەیان غێر مباشیرە غێر مباشیرەکە چۆنە بە شێوەی ناڕاستەوخۆ
کەسێک توش بوو بێ ئەپژمێ لە شوێنێکە لە ئەو شوێنە سەدحانی کە پیسیانەکە ئایسا بۆ نمونە سەر مێزێ بێ سەر هەر شوێنێکی تایبەت بێ ئەو تەنۆچکە بچووکان یاخود ئەو پرژانە ئەمێننەوە لەسەری ئەمێنەوە لەبەرەوە کاتێک کە تۆ دەست بەر ئەو شوێنانە ئەکەوێت و دوایی دەزەبەی بۆ لوت و عادەتن دەموچاوە ئەو حالەت و شەوی ئینسان لایرادی ڕۆژانە خۆی ژمارەیەکی زۆر هەر دەسەیان لە بڵێن لوت و دەمەوە شتێکە وەکو لایرادی هەمومان هەمانە لەبەرەوە بۆ بێتە هۆی ئەویان پێوترێ نەقڵکردنی غێر مباشر. زۆر باشە. دکتۆر کرمانجێمە لەگەڵ چاوەڕداومە بین ئێستا کۆنگرەی ڕۆژنامانی وەزیری هەرێما فەرموون بە پێکەوە بینەری و کۆنگرێ بین. تێر و تەسەلمان کرد و داوامان کرد لە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کۆبوونەوەی خۆیان بکەن و پێشنیارەکانیان بۆ ئێمە بنێرن و دوایەوەی کە لەگەڵ وەزارەتی تەندروستیش هەماهەنگیمان کرد و ئەوانیش کۆبوونەوەی خۆیان کردو بوو و لەگەڵ هەموو بەڕێوەبەرە گشتە تەندروستیەکان ئەوانیش بڕیار و پێشنیارەکانی خۆیان ڕەوانە کردووە. پاش وەرگرتنی ڕەزامەندی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەت وەکو سەرۆکی لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیارماندا کە بەیاننامەیەک دەربکەین کە دوای ئەو پرێس کۆنفرانسە بڵاو دەکرێتەوە و دەگاتە دەستی هەموو لایەکی بۆ ئەوەی کە درێژکردنەوەی قەدەغای هاتوچۆ درێژ بکرێتەوە بۆ ماوەی 10 ڕۆژ لە 1/4 تا 10/4 لە کاتژمێر 12 شەوی 10/4 لەسەر 11 کۆتایی پێدێتن و بە حەقیقەت هەروەکو هەموو جارێک باسمان کردووە کە گرنگی قەدەغای هاتوچۆ و لەزاری بەڕێز وەزیری تەندروستی و هەموو تیمەکانی تەندروستی چ لە کوردستان چ لە ئاستی جیهان و ناوچەکە هەمویان تاکیدیان لەسەر ئەوە کردوتەوە کە بڕیاری قەدەغای هاتوچۆ باشترین ڕێکار و هۆکارە بۆ ئەوەی کە ڕێگری بکاتن لە بڵاوبوونەوەی ئەو ڤایرۆسە. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرزوو هەنگاوی پێویستمان گرتە بەر سەرەتا بە سنووردارکردنی هاتوچۆ و ڕێکخستنی ئاڵوگۆڕی بازرگانی لە سنوورەکان کە ئەویش لە تا 1/4 بڕیارێکماندا بوو تا 1/4 بەردەوام دەبێتن و ئەم بڕیارە و ئەم بابەتە لەگەڵ بابەتی قەدەغای هاتوچۆ درێژ دەکرێتەوە تا 10/4 واتە لە سنوورەکانەوە لە فڕۆکەخانەکانەوە ڕێگا نادرێتن گەشتیار داخلی هەرێمی کوردستان ببێتن و جوولەی بازرگانی بە هەمان میکانیزمی پێشوو کە بڕیاری لەسەر دراوە و ڕێکخراوە بەردەوام دەبێتن و بۆ هاتوچۆی هاوڵاتیان و گەشتیاران وەکو خۆی بەردەوام دەبێتن و تا 10/4 کەسی تر ناتوانێت بەبێ ڕەزامەندی پێشوەختە کە لە وەزارەتی ناوخەوە دەردەچێتن کەس ناتوانێت داخلی هەرێمی کوردستان ببێتن و هەنگاوێکی تری کە زۆر گرنگ بوو بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بابەتی پشووی دامەزراوەکانی حکوومەت و خوێندن و زانکۆ و کۆلێژەکان بوو کە هەنگاوێکی زۆر سەرەکی و زۆر کاریگەر بوو تەواوکەری بڕیاری یەکەم بوو. دواتر لە هەنگاوی سەیەمدا ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان هەرزوو دەست پێشخەر بووین و دوای ئەوەی کە دراسە و پلانێکی ڕێکوپێک دانرا لە ئاستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بڕیار درا کە قەدەغای هاتوچۆ جێبەجێ بکرێت و ئەو ماوەی ڕابردوو وەزارەتی تەندروستی تیمەکانی تەندروستی و ئەنجامەکانیش شاهدی ئەوەن کە گەواهی دەدەن لەوەی کە قەدەغای هاتوچۆ کاریگەریەکی ڕاستەوخۆی هەبووە ئەگەر ئەم بڕیارە نەبووایە بە تەکید ئێستا ئێمە بە هەزاران حاڵەتمان دەبوو چونکە ئەوەی کە ڕەچاوتان کردووە و بەرچاوە یەک کەس دەتوانێتن یعنی بە هەزاران کەس توش بکات چونکە بەرکەوتەی ئەو یەک کەسە وەکو هاوکێشەیەکی ریاضیات دەتوانێتن چەندین حاڵەتی دوای خۆی توش بکاتن و هەر یەکێک لەوانە دەبێتەوە هەڵگر و دابەشکەری ئەو ڤایرۆسە. بۆیە ئێمە دەزانین لە نیگەرانیەکان و ناخۆشی و زەحمەتی خەڵکی کوردستان بە تایبەتی
هاوڵاتیانی کە ئاستی بژێویان لە خوارەوەیە و توانای دابینکردنی پێداویستی خۆیان نییە و ژیان و بژێویان لەسەر ئەوە بۆ کە ڕۆژانە ئیش و کار بکەن. ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکی حکوومەت زۆر بە وردی بە دوواداچوون بۆ ئەو بابەتە دەکات و لێتان تێدەگەین پەیامەکانتان گەیشتووە، بەڵام حقیقەت ئێمە ناچارین بە بڕیاری قەدەغەی هاتوچۆ درێژ بکەینەوە و لە ئەنجامیشدا لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستانە. ئێمە دەزانین بژێوی ژیان و داهات و بابەتی مادی و دەستکەوتی مادی شتێکی زۆر گرنگە، بەڵام ئەوەی لە هەمووی گرنگترە سەلامەتی و تەندروستی تاک بە تاکی کوردستانە و تەندروستی کۆمەڵگای کوردستانە. بۆیە ئێمە ئەو بڕیارە بە بەرپرسیارەتیەوە داومانە و هیوادارم کە هەموو هاوڵاتیان هەروەکو چۆن تا ئێستا هاوکار بوونە و پەیگیر بوونە بەردەوام بن لە ماڵەکانیان بمێننەوە و ئەوانەشی کە بژێوی ژیانیان وەکو پێویست نییە ناچارن. ئێمە داوامان کردووە لە ژووری ئۆپەراسیۆن لە ئاستی پارێزگا و ئیدارەکان کە لە پەیوەندیدا بن لەگەڵ ئەو خەڵکە لەگەڵ ئەوانەی کە پێویستیان بە هاوکاری هەیە و بە شێوەیەکی مرکزی لە پارێزگاکانەوە لە ڕێگەی حکوومەتەوە و لە ڕێگەی ئەو خەڵکەی خێرخواز و ئەوانەی کە دایانەوێ هاوکاری بکەن بێن هاوکاریەکانی خۆیان ڕادستی حکوومەت بکەن بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕێکوپێک و عەدالەت بەسەر هەموو خەڵکدا دابەش بکرێت و ئەوەی کە وەزعێکی ناچاری هەیە تەلەفۆنەکان لەبەردەستن، تەلەفۆنی ژووری ئۆپەراسیۆنە، تەلەفۆنی وەزارەتی تەندروستیە و بەرپرسەکان هەمویان ئامادەن بۆ وەڵامدانەوەی هەر تەلەفۆنێک و داوایان لێ دەکەم هەر کەسێک لە ڕێگای خۆیەوە ئەگەر نەهامەتێک یاخود کێشەی هاوڵاتێک هەیە لە گەڕاکێک لە شوێنێک بیگەینتە ژووری ئۆپەراسیۆنەکان و پارێزگارەکان بۆ ئەوەی ئێمە زوو چارەسەری ئەو کێشەیە بکەین. بە تاکید بژێوی خەڵک تێکچووە و بەڵام گرنگتر لە هەموو ئەو بابەتی تەندروستیە کە هیوادارم هەمووتان سەلامەت و سەرفراز بن. خاڵێکی تر کە پەیوەستە بە ئاڵۆگۆڕی هێزەکانی پێشمەرگە و بابەتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ، بە حقیقت من لێرەوە دەستی ماندووی هەموو ئەو برا بەڕێزانە و خوشکانە کە لە هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس داوام دەکەن و ئەرکێکی قورس و واجبێکی زۆر شەرەفماندانەیان جێبەجێ کردووە لەو ماوەیە. ماندوونە ناسن و هیوادارم کە لەش ساغ و تەمەن درێژ بن. ئێمە بڕیارماندا بوو کە ڕابگیرێتن ئەو ئاڵوگۆڕە، بەڵام هەندێک لەم هێزانە ماوەی 20 ڕۆژ هەیە 25 ڕۆژ هەندێکیان مانگێکە لە ئەرکدان. دیسان بۆ ئەوەی کە پرۆسەی ڤایرۆسەکە لە کۆنتترۆلی وەزارەتی تەندروستی دەرنەچێتن، ئێمە بڕیارمانداوە کە ئاڵوگۆڕی هێزەکان لە نێوان پارێزگایەک بۆ پارێزگایەکی تر هەروەکو خۆی بەردەوام دەبێت، بەڵام هەر ئاڵوگۆڕێک لە ناو هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس زێرەڤانی و بەرگری و فریاکەوتن لە سنووری پارێزگایەک خۆی ڕێگە پێدراوە بە مەرجێک لەگەڵ ژووری ئۆپەراسیۆن لە ئاستی پارێزگا و قایمەقامیەت و قەزا و ناحیەکان هەماهەنگی بکەن و ئەو هێزانە بە شێوەیەکی مرکزی ئاڵوگۆڕیان پێ بکرێتن، واتە ئەگەر یەکەی سەربازی لە ناوەندی هەولێر ئەرک دەبینێت، ئەندامەکانی لە سۆرانن و لە شەقلاوە و لە دەوروبەری هەولێرن دەتوانن بە سیارەکانی خۆیان کە هی زێرەڤانیە، هی پۆلیسە، هی ئاسایشە بیان گەینەوە ماڵی و بە هەمان شێوە ئەو وەجبەی کە پێویستە بێتە ئەرکیش بێنە سەر ئەرک، واتە نابێت جموجۆڵێکی هاتوچۆی سیارات زۆر ببێتن و بەبێ ئاگاداری ژووری ئۆپەراسیۆن بێت. لە ماوەی ڕابردوو حقیقت لە هەندێک لە خاڵەکانی لێپرسین و بازگەکان کە لەلایەن هێزە ئەمنیەکان دروست کراون هەندێک کێشە دروست بووە لەگەڵ هاوڵاتی، لەگەڵ ئەو برایانەی کە چ لە پێشمەرگەنە چ لە دەستگەکانی تری ئەمنینە لە ئەرک دەگەڕێنەوە، یاوە خۆت هەندێک بەداخەوە سوء استیفادە لە پێناسە و ئۆتۆمبیلی خۆیان دەکەن کە هەڵگری ژمارەی پێشمەرگەنە یان هێزەکانی ئاسایش و پۆلیسن، خێزانی خۆیان لەگەڵ خۆیان بووە، بۆیە لە هەندێک شوێن تووشی کێشە بوونە.
من داوا دەکەم لە هەموو وەزارەت و دامەزراوەکانی ئەمنی و پێشمەرگە کە ڕێنمایی زیاتری خەڵکی خۆیان بکەن بۆ ئەوەی هاوکاری باشتری تیمەکانی ئاسایش و پۆلیس و زێرەڤانی بن و بەرگری و فریاکەوتن لە ناو شارەکان بۆ ئەوەی کێشە دروست نەبێتن هەمومان لە بارودۆخێکی ناخۆش بارودۆخێکی دەرونی ناخۆش داین فشار لەسەر هەمومان هەیە و هێزە ئەمنیەکان و پۆلیس و پێشمەرگەش کە لە ئەرێکدان بۆ پاراستنی خەڵک ئەمانە زیاتر فشاریان لەسرە وەکو هاوڵاتیەک ئەو فشاریان هەیە و وەکو ئەوەی کە لە ئەرکیشدانە فشارێکی زیاتریان لەسرە بۆیە تەمەنا دەکەم هەم هێزەکان زیاتردان بە خۆیاندا بگرن و ڕێزی زیاتری هاوڵاتیان بگرن و هەمیش هاوڵاتیان و ئەو خەڵکی تریش کە سەر بە هێزەکانی ئەمنی و سەربازیە زیاتر ڕێز لە مەفرەزەکان و بازگەکان بگرن بۆ ئەوەی کێشە دروست نەبێتن. هەر لەم ماوەیەدا بڕیار درا کە بە سوپاسەوە جەنابی سەرۆکی حکوومەت هاوکاری ئەو قوتابیانە بکاتن کە لە دەرەوەی وڵاتن یان ئەو نەخۆشانەی کە چوونەتە دەرێ بە هەر هۆیەک بێتن و ماونەتەوە لە وڵاتان. دوێنێ دوو فڕۆکە لە قۆبرۆس ئەو قوتابیانیان گەڕاندەوە کە نزیکەی 300 و هەندێک قوتابی بوون گەڕاونەتەوە و من داوایان لێ دەکەم کە هەمویان خۆڕاگرن و پەیگیر بن بە ڕێنماییەکان. دوونێک کێشەیەکی بچووک دروست ببوو ڕەنگە هەندێکتان لە هەندێک شتان بینی بێتن ڤیددیۆیەک ڕەنگە یەکێک لە برادران بڵاوی کردوتەوە کە کێشەیەک لە بینی یەکێک لەو قوتابیانە لەگەڵ پۆلیس دروست بووە بەداخەوە پەیگیر نەبوونە بە ڕێنماییەکان و ئەمڕۆ داوام کردووە لە پارێزگاری هەولێر لێژنەیەکی لێکۆڵینەوە دروست بکرێتن کە لە کێشەکە بکۆڵنەوە بزانن کێ کەم تەرخەم بووە بەڵام ئەوەی من زانیومە برادرانە پەیگیر نەبوونە بەڵام ئەنجامەکەی لە کاتی لێکۆڵینەوە ئاشکرا دەکرێتن و ئەوەی کە کەم تەرخەم بوو بێتن حقیقەت ئێمە بەپێی یاسا مامەڵی لەگەڵ دەکەین. حکوومەتی هەرێمی کوردستان تەحملی قەرەنتینە دەکات خارجی قەرەنتینە مانەوە و پشکنین و هێزە ئەمنیەکان تیمەکانی تەندروستی ئیدارەکان هەمویان خەریکی ئەو بابەتەنە ڕێگە نادەین هیچ کەسێک لە پەنای هیچ بیانوویەکەوە ئەو ئارامیە و ئەو ڕێکارانە تێک بداتن ئەگەر هەر کەسێک بێتن سەرپێچی یاسا بکاتن ئێمە سزای پێویستی دەین. هەر لەم ماوەی ڕابردوو چەند کەسانێک حقیقەت کە بەیاننامەیەکشمان بڵاو کردەوە لەسەر ئەو بابەتە زۆر نابەرپرسانە بانگەشە و بانگەوازی ئەوەیان دەکرد کە خەڵکی هەرێمی کوردستان قەدەغەی هاتوچۆ بشکێنن و بێنە سەر شەقامەکان و ئەوەی کە دەگوترێت هیچ بنەمای نییە. هەندێک کەس بۆ خۆ دەرخستن و هەندێک کەس بۆ دەستکەوتی سیاسی و هەندێک کەسیش هەروەها بۆ ئاژەوە گێڕی و هەست بە نابەرپرسیارەتێک دەکەن بەرامبەر بە وڵاتە و بەو خەڵکە بۆیە ئەو کەسەی کە ئەم پرۆپاگەندانە بڵاو دەکاتەوە ئەمە هەوڵێکە بۆ بڵاوکردنەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و ئەمە تاوانێکە دەرحەق بە تەواوی گەلی کوردستان و ئێمە دەستگاکانمان ڕاستپاردووە لە ئیدارە لە دەستگا ئەمنیەکان و داواشمان کردووە لە داواکاری گشتی کە زۆر بەجددی ئامادەیان هەبێتن و بێنە سەرخەت هەر کەسێک ئەو بانگەشەیە بکات لە هەرێمی کوردستان بێتن پێویستە بەپێی یاسا سزا بدرێتن و دەستگیر بکرێتن و بدرێتە دادگا. بەداخەوە هەندێک خەڵکیش لە دەرەوە دانیشتووە و لە شوێنێکی خۆش و پرۆپاگەندە بڵاو دەکاتەوە لە دژی ئەو ڕێکارانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتوویەتی بەر بۆ پاراستنی باشتری خەڵکی کوردستان. یەکێک لە داواکاری پارێزگار و ئیدارەکان و بەشێکی زۆر لە هاوڵاتیانی کوردستانیش ئەوەیە کە تۆزێک ئاسانکاری بکرێتن لەگەڵ ئەو ئەوەی کە درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ. خۆی قەدەغەی هاتوچۆ یەک مانای هەیە نابێ هاتوچۆ هەبێت هاتوچۆی پیادە و هاتوچۆی سیارە. ئەمە دیارە بۆ بەرژەوەندی ئێوەیە ئەگەر ناوەکو حکوومەت زەرەرمەندی سەرەکی بە حقیقەت حکوومەتی هەرێمی کوردستانە لەوە ئێمە هەموو جموجۆڵێکی بازرگانیمان ڕاگرتووە و داهاتی ناوخۆمان ڕاگرتووە و ئامادە بووینە تەحملی ئەو بارودۆخە ئابووریە ناخۆشەش بکەین
بەڵام لەگەڵ ئەوەشدا دەسەڵات دەدرێت بە پارێزگار و ئیدارە سەربەخۆکان بۆ ئەوەی بەپێی سنووری خۆیان بۆ دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی خەڵکی کوردستان چ لە سوپەرمارکێت بێ لە نان و نانەوایی بێتن و خواردن و سوتەمەنی و دا و دەرمان بێتن ڕێکاری پێویست بگرنە بەر و ڕێنمایی دەربکەن بۆ ئەوەی کە ئەم بڕیارانە وەکو خۆی جێبەجێ بکرێت بە مەرجە کاریگەری نەبێتن لەسەر قەدەغەی هاتوچۆ. لە هەمان کاتدا لە ئەنجامی ئەو ڕێکارانەی پێشوو خەڵکانێک لە سەفەریان کردو بوو لە ناو بەڵێ سوپاس بۆ ئەو کۆنگرێک کە ڕاستەخۆ بۆیان گواستینەوە هاوکارانمان کە وەزیری ناوخۆ باسی لەوە کرد کە قەدەغەی هاتوچۆ لە یەکی چوارەوە درێژ کرایەوە بۆ دەی چوار. دکتۆر کرمانج ئەم قەدەغەی هاتوچۆیە چۆن ئەبینی تاکو چەندێک مەسوود بە هاوڵاتیان نەگەێنێت؟ بەڵێ بەڕاستی ئەم کۆڕۆنایە ئەم ڤایرۆسە وەکو بۆم باس کردی لە دەروی جستەی ئینسان ناژی هەنی بە زیندوو ئەژمار ناکرێ لەبەرە ئەو کەسی کە ئیگوازێتەوە یاخود ئەو کەسەی کە هەڵگیری میکرۆبەکەی و لە جسمی ئاژی بەڕاستی مرۆڤە لەبەرەوە ئێمە تەنها ڕێگەی بە شێوە زانستیەکەی بۆیە باسەکرێ بۆ ڕێگەی نایڵێ قەدەغەی هاتوچۆ یعنی وای لێ کەسێکی توژبوو ناتوانێت بە حڕیاتی خۆی لێرە بچێ بۆ شوێنێک و وەزبێچکە توشکە یاخود لەویش گرنگتر زۆر کەس لە نەخۆشەکان وەری گرتووە ڤایرۆسەکە هەڵگرێتی ئەمەیە کێشەکە بۆ ئەمانە زۆر دەوریە بێ کە هەڵگری ڤایرۆسەکە بوو واتە جاری عرازەکانی تیا دەرنەکەوتووە لەوانەیە مەناعە و باشتر بێ لەوانەیە شێوازی فسیۆلۆژی جسمی فەرقی بێ لەبەرەوە کاتێک بەرکەوتی لەوانەیە دە کەس 20 کە 30 کەسەکە بە جۆری ژیانی ڕۆژانە ئەمە لە بەرژەوەندی هاوڵاتیانەوە بەڕاستی ئەخیر شت ئەڵێ ئەو کەسی کە ڤایرۆسی سارسی لە سین دۆزیەوەی 2004 ئەو پرۆفیسۆرەی کە دۆزینەوەی ڤایرۆسەکە بوو لە ئەخیرایە قسە ئەکات لەم ساڵانەی ئەخیرە ئەڵێ بۆی کە بتەوێت تەنها ڕێگەیەک بۆی کە نێڵی ئەم ڤایرۆسە قەتیسی کەیەنی واتە بڵین لە شوێنێکا حەسریکەی بۆ نمونە لە ماڵێکیان نێڵی بێتە دەرەوە لە گەڕێکێکیان نێڵی بێتە دەرەوە کەواتەینی دەرکەوتو تا ئەم لەحظەیە هیچ دەرمانێک نییە ماعەدا ئەوەی کە تۆ ڕێ لە چوونە دەرەوەی کەسەکان بگری بۆی خەڵکە توش نەکەن زایدن جیازی مەناعی لە ژیشکاو لە ناوی بەر. زۆر باشە دکتۆر کرمانج بەردەوامە بین پەیوەندیکی تەلەفۆنیمان هەیە کاک ئالانمان لەگەڵا لە شارە زۆرەوە کاک ئالان ئێوارەت باش؟ ئێوارەی جەنابتان باش و ماندوو نەبن چاوەڕێم. زۆر سپاس کاک ئالان فەرمووی پرسیارێکت هەیە کە ئاڕاستەی دکتۆر کرمانجی بکەیت. من ماوەیەکی زۆر لەسەر خەتم دەبێت پرسیارەکان زۆر کەم خەت ماوم ببوورە لەبەر ئەو ڕاستەوخۆیە بوو بۆ داوی چاوەکەم نازانم دکتۆر پسپۆڕی چی نەخۆشیەکە زیاتر چکە و کۆنگرە لێ تێکیام ئەو پسپۆڕی نەخۆشیەکانی قورگ و گوێ و لوت و چاو هەمویانە قورگ و جوڵ پرسیارمەوەی قەدەغەی هاتوچۆ شتێکی زۆر گونجاو و شتێکی زۆر شیاوە کە حکوومەتی هەرێم دەستی پێ کردو بەداوامە بێت بەڵام ئێمە کۆمەڵەکە عیادەمان هەیە یعنی نەخۆشمان هەیە مناڵمان هەیە عیلاجی بۆ نووساوە کە بێتەوە بەلای دکتۆر بەڵام ئەوەتانێ قەدەغەی هاتوچۆ لێ تێکیاوین بە بۆچوونی دکتۆر لە ڕووی زانستیەوە لە ڕووی علمیەوە ئێمە کەی بتوانین ژیان ئاسایی بێتەوە کەی ئێمە بتوانین قەرەباڵەخی دروست بێتەوە قوتابخانەکان چل قوتابی لە پۆلێکە کەی دەست پێ دەکاتەوە زانکۆکان 2-3,000 خوێندکار و قوتابی لە زانکۆکانن کەی ئەم ژیانە ئاسایی بێتەوە دەبەر ئەوە لە ڕووی زانستیەوە ئەمە تاکەی درێژە دەکێشێت ئەوەندەی ئەو لە سەرچاوەکانەوە ئاگادار بێت و سوپاس سادەکەم و سەرکەوتوو بن. زۆر باشە سپاس بۆ پەیوەندیەکەت کاگالان بێگومان قەدەغەی هاتوچۆ لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیاندایە ژیانی کەسێک لە لای حکومەت زۆر گرنگترە لەو بارودۆخەی کە ئێستا تێدایە یاخود داوامکردن یاخود ئابووری قەرەبوو ئەکرێتەوە خوێنتر قەرەبووی ئەکرێتەوە بەڵام بەڕاستی ژیانی کەسێک کە لە مەترسیا بێت و یاخودەوەی کە مردنی لەدوا بێت زۆر لەوە قورسترە بێت. دکتۆر فەرمووتۆ وڵی ئەزم کرد شتێ بە کاگالان بڵێم خۆی ناحێزانستێکی و مەبەستیەوە بوو ناحێزانستێکی چۆنە ئەگەر هاتوو تۆ بتەوێت زۆر ئاسایی بێتەوە وەزعەتەکە مەفروزە بڵێن تا 10 ڕۆژ تۆ هیچ حاڵەتێ نەبێت 10 ڕۆژ 4 ڕۆژ ئەگەر هیچ حاڵەتێکی بڵین پۆزتیڤ نەبوو یاخود ژمارەکان زیایی نەکرد ئەوە مانای ئەوەیەکەوە ئێمە ئەتوانین بڵین لەو ڤایرۆسە نەجاتمان بۆ ینی لەبەرەوە تۆگە ڕۆژانە بەزەر ڤایرۆسەکە دەبێت و ژماری کەسان توش بوو بڵاو بکرێتەوە زیاد بکرێ
حاڵەتی ناتوانین لەبەرەوە بەڵام ناحیە زانستێکی وایە چونکە ئێمە مودەی حەزانەکەی ئەم نەخۆشیە 5 بۆ نزیکی 14 ڕۆژە لەبەرەوە بێت تۆ ئینتیزارکی ئەخیری کەس چەنە لە ئەخیرە لە دوای ئەو حسابی 10 ڕۆژ بکەی اینجا ئەگەر هاتوو هیچی پۆزتیڤ نەبوو حەلا اینجا اعتیادیە زۆر باشە دکتۆر کەرمان زانستێکی زۆر باشە بۆ هیوای کە وەڵامەکەت وەرگرت بێت کاگالان دکتۆر کەرمانج لە ئێستادا پەتای وەرزیمان هەیە پەتا وەرزیەکان لەگەڵ ئەم پەتای ڤایرۆسی کۆرۆنایە چۆن لێک جیا بکەینەوە بەڵێ بەنسبەت پەتای وەرزی جیاوازەکەی لەگەڵ ئەم نەخۆشی کۆرۆنایە چییە بەڕاستی نەخۆشی کۆرۆنا وەکو لەوەڵە بۆم باس کردی هێرش دەکاتە سەر خانەکانی سیەکانمان کەواتە بەشی خوارەوەی جیازی تەنەفوسی تووشی ئەم نەخۆشیە بێ بۆی کۆرۆناوە بە پێچوانەی ڤایرۆسی ئەنفلۆزای ئاعتیادیەوە کە تووشی بەشی سەرەوەی واتە لوت و قڕگ و ئانا بێ نەخۆشەکە لوتیە گیرە لە ڤایرۆسی بڵێ ئەنفلۆزای عادیە نەخۆشەکە ئاو بە لوتیایەتە خوارەوە نەخۆشەکە لێرە تای زۆر کەمە لەگەڵیشە ئازاری ماسولکۆشتەکەی کەمترە کۆکەکەی وشک نییە یەک لە عینەن کاتیشە بەعکسی کۆرۆناوە کەواتە نەفەسی ئەبێت نەخۆشەکە تاکەی بەرزە بێت ئازاری ماسوولکە و جسمی زیاتر ئەبێت زیاتر شەتەکە بێت بەڵێ لەبەرەوە فەرقەکان زۆر وازی هات لەو 3-4 خاڵات توانین لێکی جاکەیتەوە بەسا پەتایکی پەتانە نتوانین بڵین حساسێتی وەرزیشمانێم حساسێتی وەرزیە بەڕاستی چۆنە خۆ دەزانی سال عادەتەن لە بیدایەتی بەهارە ئەمەیان زیاتر نەخۆشەکە پژمیا و بەلوتایەتە خوارەوە بەڵام ئەمە نەتای هەیە تەنگە نەفەسی هەیە یعنی لەگەڵەوە بەڕاستی جیاوازە ئەو خاڵانە توانی تۆ خۆ جیاوازەکەی بەوازیحی بینیت یەکێکی دیکە لە پرسیارەکان کە زۆر ئاڕاستاکرێت یاخود لەم مەرزایە کە زۆر باوە گێژبوونە باسێکی ئەومان بۆکەی گێژبوون چۆن دروستە بێت کارەکەی وڵی بەنیسبەت گێژبوونەوەتە تێکچوونی تەوازنی لەش خۆی مۆزۆیی دوور و درێژ و معقەدە بەزێ ماتوانین بە سەریعی بۆ کورتکەمەوە لە چەند خاڵێکی ڕئیسیە هەر کەسێکەوە ئێمەکەی پێویستیمان بە بەوە هەیە کەواتەوازنی لەژ ڕاگرین کاتێکە جوڵە دەست پێەکە واتە کاتێکە تۆ پاڵ کەوتبێتی لە شوێنێکە ئەو حەلە پێویست ناکات جیازی ئەو سێجیهازی تایبەتمانێت چاو و جونگەکان و لەگەڵ جوۆی ناوەڕاز ئەم سیانە بەیەکەوە بە هەمانجی وا لە ئینسانەکەن تەوازنی لە ژوەرگرن چۆن بۆ نمونە کاتێک کە ئینسان دەسەکا بە جوڵە ئەو سێ سیستمە دەسەکا بە ئیشکردنەکەی چۆنە چاو وێنەی ڕوون ئەنێنێ وێنەی ڕوون ئەنێرێ بۆ گوێی داخلیش مجموعەیە شەحناتی پۆزتیڤ و نێگەتیڤ ئەنێرێ بۆ ژێرمێشک یعنی کەواتە مەفروزە هەموو کەسێکە بۆی کە تەوازنی زۆر مەزبوط بێ ئەبێ وێنەکان ڕوون بن ئەگەر وێنەکان ڕوون نەبوون ئەو حەلە چی لێت بە عکسەوە ئیشەکە دەرەچێنی وێنەکان لێڵ بوون یاخو غێر ڕوون بوون ئەو حەلە گوێی داخلی مجموعەیە شەحناتی پۆزتیڤ و نێگەتیڤ بە هەڵە ئەنێرێ بۆ ژێرمێشک کەواتە و حەل لەو حاڵەتا حرەکەی چاو دەست پێەکە پێوترێ نیستاگماز ینی جوڵەی چاو چوو بۆ سەر و بۆ خوار چوو بۆ چەپ و بۆ ڕاست لەو حاڵەتا ئەو کەسە بە 4 حاڵە دێجێش بوونەکەەوە کێن بۆ لای ئەمە یەکێکیان ئەو کەسانن کەیان بۆ لایە مەڵێ دکتۆر وەزانن ڕامەژێنی من لە بێشکەیەکەم ئەمە یەکیشان نوعیچکیان دووەمیانەڵێ من دانیشم هەستەکەم سەقفەکە خولێتەوە لەبەر چاوم نوعی سێمیان ئەوانن ئەڵێ دکتۆر ئێمە نەترین کە ئەڕۆین یاخود کاسین نوعی چوارەمیان ئەوانن بەڕاستی تروایان لێڵێ دکتۆر ناوێرین بڕۆین چونکە کە هەستین ئەترسیم بکەوین شوێنێکمان پشکێنە خێر ئەمەیان پەیوەندی بە بورانەوە نییە اینجا لەبەرەوە ئێستا ئەگەر سەبەبێکی کەوا وازیح و ئەبدەیتی ئەمڕۆیەکەوە ژماری جێژبوونەکان هەتا لە گەنجەکانیشا بۆ زیایی کردووە ئێمە ئەم سێ سیستمەی بۆم باس کردی پێویستی بە جوڵەیە بۆی کە تۆ ئیشکات بۆ نمونە گەر هات و یەکێ لە خەو نووسۆ بەیانیان هەڵە سێ حەوەش سەعات نووسۆ چووکە سێ سیستمەکە خەویان لێکەوت و ئیش ناکەن ئەو دەقەی سەر بەرزەکەیت و هەموو کەس بە سەیریە لەحزەی جێژەبی سیستمەکەی دەستکاتەوە بە ئیش بۆ نمونە کاتێک ئەگەر هاتوو بۆی کە بەسیتریکەین ئەگەر هاتوو کەسێک قاچێ دەستێکی بشکێت ئەگەر هاتوو قاچ و دەسە مودەیەک تۆ ئاوا لە گەچی بگری و ڕایگیر و بەکاری نێسێکی ماسوولەکانی زەعیفە بێ سستە بێ ئەمانی ژەماشکن ئەمانی ژەمان شێوەن کەوا وا لە شخصەکە لەبەر ئەوە پێویست ناکات تۆ دایمە 2-3 سەعات دانیشی بە دیار مۆبایلێک بین لەسەر باسکردنی ئەوە دەچینە لای پەیوەندێکی دیکەی تەلەفۆنیمان کاک محەممەدمان لەگەڵا لە سلێمانیەوە کاک محەممەد ئێوارەت باش ئەم کاتێ باش
زۆر سپاس. فەرموو کاک محەممەد چی پرسیارێکت هەیە؟ وەڵی پرسیارەکەم ئەوەیە دوو پرسیارم هەیە یەکیان خێزانم نەخۆشی درێژخایەنی ڕۆماتیزم دەرزی هیومارای لێ ئەیەن دەرزی نەخۆشی دەرزی هیومارای لێ ئەیەن لە قەسەخانەی جمهوری 14 ڕۆژ جارێک ئەوە تقریبا ئێمە 21 ڕۆژە لێ نێراوە وەزعەکەی باش نییە هیچ نەبێ خەفەرێدا بنێن بۆ ئەوەی کە ئەو خەڵکەیە دەستێکی بۆ بکەن بۆی مەناڵی قەرەباڵخی بکرێ بەڵام ئەو خەڵکەش بەڕێ بکرێت. زۆر باشە. پرسیارەکەی دیکە چێ کاک محەممەد؟ پرسیارەکەی دیکەم ئەوەی کە ئەو دەنگەی کە لە گوێ هەیە ئایا عیلاجی هەیە فێڵەن فەنین ئۆدن؟ زۆر باشە کاک محەممەد وەڵامە درێتەوە بێت. من ئەو هینەم هەیە باڵێن گوێی ناوەڕاستم ئینتیهابیە نازانم حساسیەتە دیامە دیکەیە هەردوو گوێم معدل دیکەیەکی ئیزعاجی کردووە. زۆر باشە زەختە نییە کاک محەممەد وەڵی زەخت هەیە پێش زەختەکەیش وا بوو بەڵام زەختەکە زیایی ئەکا بەڵێ وایە زیایی. باشە کاک محەممەد پرسیارەکانت گەشت چاوەڕێی وەڵامکە. زۆر سپاس بۆ تۆش. دەچینە لای کاک خالید لە قەڵازێەوە لەگەڵمانە. دادەجانەوە کاتت باش. ئەم کاتەی تۆش باش کاک خالید. حرمەتم لێ بۆ کاک دکتۆر دەستان خۆشەوە بەڕێستەکەم. پرسیارێکم بۆ کاک دکتۆر هەیە؟ فەرموون. هاوسەرەکەم تووشی غودە تەمبەڵە بوو. غودەی عەفوو؟ غودە تەمبەڵە. دوای ئەوە کە عەمەلیاتی بۆ کرا برمە ئێران یۆدێکان دایۆت. بەڵێ بەڵێ. دوای ئەو یۆدە غودەکە بۆتە سەهم بەڵام ئێستا کۆخێکی بێ حەدی لەگەڵا ئەوەندەیە ناخنکێت. کۆکەکەی وشکە یا تەڕە کاک؟ وەڵا کۆکەی وشکە. کۆکەی وشک بەڵێ. بەڵێ بەس عیلاجێکشان بۆ نووسیوە بۆ شەشماک ناوی لوکسینە. بەڵێ. جاسە مەوعیدی ئێرانمان هاتەوە ئەمە نزیک بۆتەوە ئەدەسەڵ عیلاجە بەردەوام بێ یان نا. عیلاجی چی؟ لەسەر عیلاجی غودەکە هەڵی؟ بەڵێ. بەڵێ بەڵێ. شڕێکشان بۆ نووسیوە ناوی ریبۆسۆنە. بەڵێ بۆ کۆکەکەی بۆیان نووسیوە؟ بەڵێ. باشە وتی کۆکەکەشی وشکەوە نییە؟ بەڵێ. زۆر باشە. مودەی چەندە بێ کۆکەکەی هەیە؟ وەڵام مودەی تقریبا مانگێکە. مانجەکە کۆکەی هەیە. بەڵێ. زۆر باشە کاک خالید چاوەڕێی وەڵامی دکتۆر بە. دەچینە لای کاک عەبدوڵڵا لە سەید سادقەوە لەگەڵمانە. کاک عەبدوڵڵای وارەت باش. ئەم کاتەوە باش. زۆر سپاس کاک عەبدوڵڵا. سپاس دەکەم ژیاخۆ. خوشکە بەڕێ بگەم بەخێراتنی میوانەکە دەکەم. زۆر سپاس کاک عەبدوڵڵا. دەستخۆشیش لە وەزیری ناوخۆەکەم کە ئەو بڕیارەی دەرکرد. بەڵێ گفتی بەڕێ من پرسیار لە سەرۆکی حکومەتیش لە وەزیری ناوخۆەکە بەڕێزەکانی دەکەم. ئایا کومچینە فەقیرمان هەیە لەم شارانە لە سێسایەق لە عەربەر لە پێنجوێر لە هەموو شوێنێ کۆمەڵی خەڵکمان هەیە مەشغوڵە بە ئیشی ڕۆژانەوە. ڕۆژانە 10,000 یان 20,000 یان 15,000 پەیاکە بۆ ماڵ و عایلەکەی. ئێستا ئێمە چینێکی لە سێسایەقە فێری ئەم گشت و ژیا و قیر و شتەی بەهارە بووین ئەمانەیە ڕۆژانە بچین بۆ خەت. کاک عەبدوڵڵا دەست خۆش بێت دیارەوە کە پەیوەندی باتەوەرەکەی ئێمەوە نیە بەداخەوە ئەبێ بمان بوریت. ئێمە بەس تەنها بابەتی تەندروستیمان هەیە و ئەتوانی تەنها وەڵامی ئەوانەتان بینەوە. زۆر سپاس کاک عەبدوڵڵا. بچینە لای وەڵامەکە. بەنسبەت کاک محەممەوە وتی ڕۆماتیزمە ئەو کێشەیە هەیە بڵێن 14 ڕۆژە جارێک دەرزەکەی بەڕاستی بەنسبەت من ئەتوانم لەسەر خەسخانی شار ئەوە بڵێم ئێمە بەشەکانمان لەوەیە چ بەشی باڵتەنیەت چ بەشی جەڕاحات چ بەشی قورگوژە و لوت بەشی مێشک و دەمار ینی بەڕاستی ئەمانە هەمووی کراون ینی ئەوە توانێت ئەگەر زۆر کێشە و ئاستەنجی هەیە بێت ئەگەر زانێ لەوێ خەفاراتیان نیویا لەوێنین بە زۆی من ئاگادار بم لەوێژە خەفاراتێ و هەر یعنی هەموو شوێنەکان بەڕاستی سەحەت دەوامی ئاعتیادی خۆیەکات. ینی ئیتر چ بچێتوانێ بۆ خەسخانی جمهوریە بێت لەوێ کێشەکە لای ئێوەش هەیە وڵی بەشی بەیانیان بەشێکمانەیە بەڵێ لەوێژە توانێ بێت بەڵام زیاتر ئەوە گەر هاتوو لە خەسخانی جمهوری بوو من تێکیدم ئەو تەنها لە ماڵەوە فەقیرەوە زانێ کەسی لێنێ بە تێکیدی لەوێ خەفاراتی خۆیانێ و ئیشەکە و ڕۆژانە. بەنسبەت کاک محەممەد وتیشی بەنسبەت دروستبوونی سەوت لە گوێ ئێمە ئەم تینی تەسەواتە دروستبوونی سەوت لە گوێ کاتێ دروستە بێت کەوا گوێی داخلی ئەو خوێنەی کە بۆی ئەچێ دابەزێت
یعنی دابەزینی نیسبەتی خوێن بۆ گوێی داخلی ئەمە نە میکرۆبە نە ئیلتیهابە لەبەرەوەی ئەمە نەخۆشەکان ئەیکەین بە دوو گروپۆ ئەو گروپانەی کە پەیوەندیان بە گوێی داخلیەوەی ئەو گروپانیان لە دەروی گوێی داخلی بەرزبوونی زەخت و بەرزبوونی شەکر و دابەزینی ئاسن لە خوێنە و ئەمانە ئەگەر هاتوو ئەو کەسە ئەو فحوسانەی کرد و ئەوانەی تەبیعی بوون بڵێن بۆ نمونە چکەوانە گەرێکە زەختی بەرز بێ کاتی کە سەودی جووا دروست و ئینزارێەوە خەتەرە بێ ئەگای لە عیلاج بێ ئەگەر شەکری بەرز بێ بە هەمان شێوە یاخود کەم خوێن بێ و بێهێز بەڵێ بەڵام ئەوی کە پێویستە بە گوێی داخلیەوە کە هیچەکە لە سەبەبەکانی بڵین دروستبوونی وەکو پێم وتی دابەزینی خوێنەکە ئەوە نەترسی و نەدەرمانیە بە سێ حاڵت دەتوانێت بەکاربێنەوە عیلاج یەکەمیان خۆی نایەتی بووی کە زیانەکە و دووەمیشیان لەو مهمتر هەر کاتێ سەوتەکە زانی زیاکە ئەتوانێت تەلەڤیزۆنێک ڕادیۆ شتێ بکاتەوە بە کزی بۆی کە ئەو مسەیتەر بێ بەسەر ئەم سەوتە لەگەڵ حەبیبی تاسیێرە هەیە و حەبەژێ مەینوسین بەڕاستی ئەو چیەکە نیسبەت و خوێنەکە زیاکات بۆی بۆ گوێی داخلی وانە ئیسفادەی لێ بکە بە نیسبەت کا خالیدەوە لە قەڵازێ باسی کرد بەڕاستی ئەو کۆکەی کە ئەو باسیەکەیش پەیوەندی بە خودەکەیەوە نییە لەبەرەوە ئەو دەرمان و شتەی خۆی کە بۆیان نووسی بە خودەکەی دوای عملیات باوە بەردەوام بێ کۆکەکەشی ئەگەر کۆکەی وشک بێت و مودەیەکی وا زۆر بێ بەڕاستی ئەمە زیاتر لەگەڵ حساسیت ئاڕوە چونکە گەر میکرۆب و ئیلتیهابات بێ ئەو مودە زۆرە ناخەیانێ خۆی بە دەرمان ئەمرێ لەبەرەوە ئەتوانێت شروعێکی حساسیت بەکاربێنێنەوە ئەو شروع خۆی وەریگرتووە یا حەبێکی حساسیت بەکاربێنێ ئەتوانێت ئیسفادەی لێ دکتۆر کرمانج عفو پەیوەندێکی تەلەفۆنی کە هاتووە لە کاتی کۆنگرەکە باسی ئەوەی کردو کە ئەویش گوێی دەنگەدەنگێکی هەیە نووزێک هەیە ئەوەیە کە هەر ئەوە بکە باس کراوە ترە دروستبوونی سەول لە گوێیە ینی ئەوەش تۆ زێبەڕاستی زۆر بەربڵاوە ینی ئەوەش هیچ کێشەیەکی نوێی ترسێکی نییە بە شەرتێ زەخت و شەکر و نیسبەتی خوێن پێویستە سەردانی پزیشک بکات وەڵی ئەتوانێ بەڵێ بەڵام لەم کاتەدانا لە دوایەوەی کە بارودۆخەکە ئەفور لە بەنیسبەت ئەو حاڵەتی بۆم باسکردی وتمان لەبەرەوە گەر کەسێ زۆر دانیشە لە جێژبوونەکە ئەو حاڵەتەمان بۆ دروستە بێت یعنی ئەو حاڵەتی بڵێن جێژبوونەکە و سەبەبیکەی دوای ئەو ئیلتیهاباتی بەشی سەر و جیازی تەنەفوسی کە بڵێن گوێی داخلیژە بێ بەشێک لەوانە ئەوە ئەبێتە هۆی دروستبوونی جێژی زائیدەن بەرزبوونی زەختی گوێی داخلی ئەوەش نەخۆشیەکە زۆر باوەمی نیرسی پێوترێت و نەخۆشەکە گوێی کپە بێ و هەز بە پڕبوونی لە گوێیاکات و جێژیەکە بەڵام ئێستا بە بزانین بە سێریئی گوێی داخلی بۆی کە لە فسیۆلۆژیەکەی بگەین زین ئەم گوێی جێژبوونە چۆن دروستە بێ بە سێریئی پێ و بڵێن گوێی داخلی دوو پێکاتی ڕئیسیە بەشی پێشەوەی ئێسکێکی بەهێزە کۆکلیا و بەشی دواوەی دوو بەشە ئەمیش پێگاتووە لە سێ نیمچە بازنەی لای چەپ سێ نیمچە بازنەی لای ڕاست ناوە ڕاستەکەشی هۆڵێکی سانەوی تیا ئەم هۆڵە سانەویە مادەیەکی جەلاتینی پێ شانە هەستیارەکان نووساون بۆ مادە جەلاتینیەوە لەسەر ئەو مادە جەلاتینەوە مەجموعەیە کریستاڵمانێ ئەم کریستاڵانە ئەمانە تەحکیمەکەن لە جێژبوونی توە چۆن تەحکیمەکەن بۆ نمونە من لە مەسعدەکان سێرکە مەسعدەکە خۆداخراوە بەڵام هەستەکەم ئەم مەسعدە سەرەکەوێ و لە شەمە نەفرێکا بم شەمە نەفەکەم و دەرگاکانی تاریک و ویزدیارنێ دەروەزەستەکەم بۆ پێشەوەڕوە ئەمانە چۆن تەحکیمەکرێ ئەم کریستاڵانە کاتی ئینسان تەوازنی مەزبوط و بڵێن سیارێکات و دانیشتوی بۆ پێشەوە جێژنی ئەو کریستاڵانە بە عکسی گراڤیتاوە جوڵن ینی بۆ نمونە ئەگەر هات هەمویان بۆ پێشەوە ئەگەر بۆ پێشەوە بڕەوان هەمویان بۆ دواوەیان و بە عکسیشەوە ئەگەر هاتوو نیسبەتێک لەمانە بڵێن گریمانە بۆی کە بەسیتریکێن بینەران لی تێبگەن بڵێن 500 کریستاڵ دێ ئەم 500 کریستاڵە 250 دانی عکسی تۆڕۆن ینی ئەو مادە جەلاتینیە کێشە دروست بووە لێرە ئەمەشان زۆر باوە ئێستا ڕوایات ئەمەش کە نیسبەتەکە عکسی تۆ بۆیەوە ئەو 150 زڵی 500ەکە بوو جەژبوونەکە دروست دەبێت چاو لەرەکە ئەو حاڵەتی بووم باسکری دروستە بێ ئەمە چۆن ڕوئەیە بە سێ سەبەبی ڕئیسی ئەو مادە جەلاتینیە کێشەی بۆ دروستە یەکەمیان ئەوانن کە هەڵە بەکارێنانی سەریان هەیە بۆ نمونە سیرەکەی مۆبایلەکەی یا کۆمپیوتەرەکەی دانا ئامل دانێنێ بەلایەنی کەمە 2 ساعت ئەو کریستاڵانە بە عکسەوە ئەخشێن بۆ پێشەوە دیارکە قسەی زیاتر هەڵەگرێ زیاتر گفتگوی لەسەرەکەین بەڵام بابچینە لای دوو پەیوەندی دیکەمان لەگەڵ یەکێک لە پەیوەندەکانمان کاک ڕزگارە لە سلێمانیەوە لەگەڵمانە کاک ڕزگار ئێوارەت باش زۆر سپاس فەرموو کاک ڕزگار زۆر باکوتی پرسیارەکەت سپاسیەک من نەخۆشی درێژخایانم چییە نەخۆشێکە و نەخۆشی شەکرە و بڵێن شەکرە و زەخت بەڵێ بڵێن ئێمە مانگانە چین خەتەقانەی ئەمەی خەتەقانی شیرەکە لەوێ حەوەرەگرین بڵێ 15 و حەپا هەبێ مانگە
بەڵێ بەڵێ زۆر باشە یعنی توانین بڵین قەدەقی هاتووە بڵین ڕێگامان لێ ناگرێتی وەرێگنە هەبێت نەخێر نەخێر هیچ ڕێگاو لێ ناگرن و ئەو شوێنەش کراوەیە ئەتیادی ئەتوانی بچی لێ دەرمانی خۆ بێگومان پەیوەندی بۆ نەخۆشانە بۆ حاڵەتانە کراوەکە با پێ بێ هەوەی درێژخایانە و هەوەیەکتانەیە وی کە لە جیرفان تا بێگەر ڕێزامنەکانیان داوایان لێ کرد دێتوانی بڵێ هەوەیەکەمە چم بۆ وەرگرتنی ئەو زۆر باشە دەچینە پەیوەندێکی دیکەمان زۆر باشە زۆر سپاس بۆ کاک ڕزگار کاک جەمال ئێوارەت باش کاک جەمالمان لەگەڵ لە سلێمانیەوە دیارە پەیوەندیەکەی داخراوەتەوە کاک جەمال بەڵێ اینجا عەفو ویستم ئەو بەڕاستیمە زۆر مۆزوعێکی باوە حەزم کرد دۆزی لە سەری زیاتر بە سەری قسە بکەین وتمانێکێک لەوانەیە کەوانن کە زۆر سەردانیێن و ملدانوێن بۆی لاپتۆپ و بڵێن مۆبایل و ئەمانە و بەم شێوە غەڵەتە ئەم پێوتێ هەڵە بەکارێنانی سەر لەگەڵ هەر ئەویان بەعکسە و تووشی خانمانە بێ کە ئاوا سەر بەرزەکەنەوە بڵێن بۆ نمونە لە مەتبەخێ 2 سەعات و نیە سەری ئاوا بەرزەکات و شوێنێ پاکاتەوە لەبەرەوە سەری ئاوا جوڵە ئەویش پێوترێ هەمان کێشە دوای سیرەکەی جێژە بێت یعنی ئەمەشمان زۆر هەیە قیسمێکی کەیان ئەوانن کە بەرکەوتیانەیە بڵێن لەسەر حادیسەی سەریا بەرکەوتی هەر شتێک بێت ئەوی شڵەکانی ئەو مادە جەلاتینی و ناتوانێت کریستاڵەکان ڕابگری و بە یەک پۆزیشنێکی تیجابیان جوڵێنێ وەیەکی کەش لەو مهمتر تەمەنە ئەوانیان کە تەمەن ئینسان کە تەمەنی هەڵکشا سەرکە و ئەو مادە جەلاتینی خاوە بێتەوە لەبەر ئەو هێزەی نامێنێ ئەو کریستاڵانە بە یەک ئیتیجا بگری و بیان جوڵێنێ دکتۆر کرمانج باسی تەمەنت کرد لە مناڵاندا زۆر ئەوە باوە کە خوڕانی گوێی هەیە مناڵان وەکو دو پرسیارەکە باسێکی ئەوشمان بووکەی بەڵام زۆر بە کوردی وڵی خورانی جۆ لە مناڵە عادەتەن ئێمە لە مناڵە وەگەر ئەو پەڕی حساسیتمانە بێ ئەوش حساسیت بڵین وەکو بڵێن ڕووپۆشی ناو جۆ ئەو پێستەکەی بەلایانی کەم و 2 سانتیمونیەوە لەبەرەوە جاریوە حساسیت دروستە بێت لە پێستەکە ئەو مەگەر ئەوە بێت هەسەکە مناڵەکە بۆی بخورێنی گوێچکەیان مناڵێکیشیانی عادەتەن کاتێک کە تووشی التیاباتی جۆ ئەبن خاصەتەن تا تەمەنی 5 ساڵی چکان غێری لەو زێتێنەکان گۆشتی زیانێ پێوتری ئەدینۆی لە پشتی مەڵاشۆیە ئەم گۆشتە زیایە جاریوا کێشە بۆ گوێی ناوەڕاست دروستەکە و مناڵەکە تووشی التیاباتی گوێی ناوەڕاستەکە بۆچی چونکە ئەو قەناتە عادەتەن بەهۆی گەورەبوونی ئەو دوو ئەدینۆی دەکەەوە ئەگیرێت و التیهاب دروستەکە زۆر جار مناڵەکە عقلی پێ ناشکێ مناڵ بڵێ سرە مێشە سرە جوڵێنێ بە عکسەوە بە چەپ و بەڕاستە کە جوڵانیێنی بۆ نمونە ئازاری سەر و ئازاری گوێی بۆ جوڵێ بە تۆیڵێ یعنی دایکەکەەوە زانەیە گوێ خڕیا خودت بە عکسەوەتی ئەگا لە مۆزۆەکە ئەوە سەبەبەکەی زیاتر التیهاباتی گوێ زۆر باشە زۆر سپاس بۆ دکتۆر کرمانج خەزنەدار ڕاوێژکاری نەشتەرگەری قورگ و گوێ کەم ئێوارە لەگەڵمان بووی بۆ هیوای توانی بێتمان کە وەڵامی سەرجەم ئەو پەیوەندیانەی کە تایبەتە بەڕێستانەوە درابێتەوە و هەتاکو ئێوارەیەکی دیکە و لە پرۆگرامێکی دیکەی باپابند بین و بە میوانداری پزیشکێکی دیکەی پسپۆر ئێدە بەدیداری ئەوی ئازیز و خۆشەویست شادەبینەوە ئێوارێکی خۆش و تەندروست باش بن.